ڕۆژی دووشەمە لە کاتژمێر 4:45 خولەکی ئێوارە لە یاریەکانی کۆتا هەفتەی قۆناغی یەکەمی خولی نایبی عێراق هەولێر لە یاریی بەهێز میوانداری یانەی زەوڕا دەکات. یارزانانی هەولێر دوایین یەکەی مەشقیان لە نێو یاریگای یاریەکە بەر لە نزیکەی 30 کاتژمێر لە یاریەکە ئەنجامدا و وەکو ڕاهێنەری یانەکە نازم شاکر باسی لێوە دەکات بە شێوەیەکی باش ئامادەن و چاویان لە سێخاڵی یاریەکە و قەرەبووکردنەوەی شکستەکەی یاری ڕابردوو بەرامبەر نەفتی وەسەط. طبعا اكيد تعرفون مباراتنا شفتوها مباراه نفط الوسط. بێگومان دەزانن و بینیتان یاریەکەی نەفتی وەسەط هەڵا شتێکی ئاسایی و چاوەڕوان کراوە لە یاری تۆی پێ. زەوڕا لایەنەکانی پێشەوەیە یانەیەکی هەندەریە و خاوەنی یارزانی بەتوانایە بەڵام یارزانەکانمان دەتوانن لە نێو یاریگای خۆمان ئاستێکی بەرز نیشان بدەن. ئێمە لەو ماوەیە تەنها 2 یارزانمان زیاد کردووە و یارزانەکانیش لە ڕووی هونەریەوە توانایان دیاری کراوە. هەوڵمان داوە لەو ڕۆوە کاری باشمان کردووە. دەمانەوێت هاندەر لە یاریەکە ئامادە بێت وەک پێشوو تاوەکو پشتگیریەک بێت بۆ یارزانەکانمان بۆ سەرکەوتن. ئێمە بە شێوەیەکی باش ئامادەین و بۆ ئەنجامێکی باش هەوڵ دەدەین بە سوودی ئێمە تەواو بێت. قدمنا مباريات جيدة أكثر من مباراة أمام الشرطة وأيضا أمام الزوراء يمكن. یانەی زەوڕا لەگەڵ ئەوەی ئەنجامەکانی تاڕادەیەک وەک پێویستنیە لە خولی عێراق لە پلەی چوارەمە بە 36 خاڵ بەڵام جیاوازی لەگەڵ شورتەی پێشەنگ تەنها 5 خاڵە و تاکە نوێنەری عێراقیشە لە خولیانە پاڵەوانەکانی ئاستیا و لە چارەجی کۆتایی جامی عێراقیشە نزیکە لە یاری پێش کۆتایی بەڵام دەست لە کاششانەوەی ئەی بەدیشۆ بە 48 کاتژمێر بەر لە یاریەکە و دیاریکردنی ستافی نوێ بە سەرکردایەتی ئەکرەم سەلمان ڕەنگە تا ڕادەیەک لە بەرژەوەندی هەولێر بێت. وەزعی نادی زەوڕاش دەزانی ستا هەندێک متەدەبدبە نو مدەریبیان ڕۆشت و لاعبیان مستەقر نییە بەس ئینشاڵڵا مەش مستەقرین لەوە گەمەی شکستی گەمەی نەفت الوەسەط ئینشاڵڵا تەسیرمان لێ ناکات دافع معنەویەکی باشترمان دەداتێ ئینشاڵڵا 3 نقطەی یاریگای دێنین. شتێکی گرنگکەیە یانەی زەوڕا چەند ڕاهێنەر بگۆڕدرێ چەند کێشەی هەبێتن یانەی زەوڕا هەر زەوڕا یانەیەکی گەورەی عێراقا بەس زۆر جیاوازی هەیە لە خولی عێراقی و کاز ئەمە لە کاز توانیمان ئاستێکی باش بەرامبەریان پێشکەش بکەین بەس ینی شانس زیاوەرمان نەبوو کە نەماتوانی سەرکەوین بۆ یاری بەیانژی ئینشاڵڵا بەم شێوەیەک ئامادەین کە دوای یاریە لە قۆناغی یەکەم بۆ ئەوێ بتوانین دڵی هاندەران خۆش بکەین لە یاری کۆتایی قۆناغی یەکەم کوا بکەین هاندەران لەگەڵ ئێمە ئاش بنەوە. یاریەکانی نێوان زەوڕا و هەولێر بەردەوام پڕ ڕکابەری بووە و بەهێزی زۆری بەخۆیەوە بینیوە. ئەمساڵ هەردوویانە 2 جار ڕوبەڕوو یەکتر بوونەوە لە جامی عێراق کە زەوڕا هەولێری کردە دەرەوە دوای یەکلاکردنەوەی ئەنجامەکە لە نێو یاریگای هەولێر. یانەی زەوڕا ئامادەکاری بۆ هاندەرانی کردووە لە ڕێگەی پاسی تایبەت و گواستنەوەی بە خۆڕایی لە شاری بەغداوە بۆ هەولێر بۆ ئامادەبوون لە یاریەکە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.